دو سال به سر کنترلکردنا شنگالج آلیه چکدرن داعش و درباز بویه. لیشتا دادگین هرما کورسنه چه تشتک لیسر دوسه نگوتیه. لی نها هندک جه کادرن پارتی و گوران هفدو به کم خمی و جهیلانا شنگاله تهمت باردکن. ده سال روژا کنترل کردن شنگاله ویانه داخل پارلمانتارا پارتی ل پارلمان عراق ده گشتا نوچین NRT دا راگهاند ویت ل سر دوسیه شنگاله ل پرسین دیگل مصطفی سید قادر وزیر پیشمرگه بهته کرن او بسیار دکت بوچی هیا نها ل سر وی دوسیه نهاتی ابدار وکرن. وزیر پیشمرگه الوی وقتی وزیر پیشمرگه بو بیا محاسبه کرن الداخلی شنگاله هکا راست پیشمرگه شنگال بجهشتن لازم وزیر پیشمرگه بیا محاسبه کرن حتی نو که وزیر پیشمرگه و باز دایا هکا پیشمرگه شنگال هیلانا بوچی حتی نو که وزیر پیشمرگه نهاتی اعدام کرن. داخویانیا و پارلمانتارا پارتی لرکا NRT کارودانا چالاکوان تفگارا گوران لپی خواهانی و تیما گوران لوزارت پیشمرگه لرکا شورمند وزیر پیشمرگه برسفدا. شورمند وزیر پیشمرگه بیجتن هیزن پارتی لشنگال بون نک هیزا پیشمرگه هیاکو به فرمان مصطفی سید قادر بهنا وکشاندن. وزیری پێشمەرکە بە هیچ شێوەیەک بەرپرس نەبووە لەو هێزانەی کە لەوێ بوونە بەڵکو بەرپرسی تەنها چواردە لیوای هاوبەشی سەر بە وەزارەتی پێشمەرگە بوونە کە یەک پێشمەرگە لەوێ ڕۆژێدا کە سەر بە وەزارەتی پێشمەرگە بێ لەوێدا نەبوونە بەڵکو تەنها چەکدارەکانی پارتی دیموکراتی کوردستان لەوێ بوونە ئەمانە دیفاعیان لە سیڤیل نەکردووە. ئەمانە بە کەیفی خۆیان سەنگەرەکانی خۆیانیان بۆ داعش چۆڵ کردووە و بەرگریان لە خەڵکی سیڤیل نەکردووە. تیما گۆڕان لە وەزارەتە پێشمەرگە ناوێ چاردە بەرپرسێن سەربازیên سەر بێ پارتی بەڵەوە کرن و دبیشتن ئەڤان شنگال چول کرینە و ئەگەر یاسا هەبیتن پێتیڤی هەر لەسەر چیە شنگالێ بهنە دادگەهکردن و هەر لە وێرێژی بهنە گولەبارانکردن. ناوێ وان بەرپرسن کو گۆڕان داخوازە دادگەهکردنا وان دکات ئەڤەنە. یەکەم مسعود بارزانی فەرماندەی گشتیە هێزن چەکدارن هەرێمێ. دوام شێخ عەلو بەرپرسێ میحوەرێ شنگال. سێم سەربەز باپیری بەرپرسێ لەقا هەڤدەیا پارتی لە قازا شنگال. چوارم لیوا سعید کیستەیی فەرماندەی لیوا یەکا زێرەڤانی. پێنجەم عەمید سمێ بوسەلی جێگرێ فەرماندەی هێزن پێشمەرگە سەر بێ هێزە هەشتەیا پارتی. شەشەم عقید عەبدوڵڵا فەرماندە لە لیوا چارە زێرەڤانی. هەفتەم قاسم شەشوو بەرپرسێ مەیدانیە هێزا پێشمەرگەیە سەر بێ هێزن هەشتەیا پارتی. هەشتەم قاسم سمێل بەرپرسێ مەیدانیە هێزن پێشمەرگە سەر بێ هێزن هەشتەیا پارتی. نەهەم قاسم دربوو بەرپرسێ مەیدانیە هێزن پێشمەرگە سەر بێ هێزن هەشتەیا پارتی. دەهەم شەوکەت کانیکی ڕێڤەبەرێ ئاسایشا شنگال. یانزە ئازاد میرانی ڕێڤەبەرێ دەستگاها پارێزتنا پارتی لە قەزا شنگال. دوانزە لیوا هەلگوت خەدر فەرماندەیە سەفینیا سەر بێ هێزن پارتی. سێزدە لیوا موسا گەردی فەرماندە هەلگور سەر بێ هێزن پارتی لێ دەڤەرە باشیک. چواردە لیوا عەبدوڕەحمان کەورینی فەرماندە سپیلکیا سەر بێ هێزن پارتی لێ دەڤەرە ڕەبیعە. تومەتبارکردنا دوو ئالیە هەندێک ژێ کادرên پارتی و گۆڕان di demekî de ye. Nek sizê hevdarvekinê li Herêmê nayê cîbcîkirin, belku çi lijneyek jî bê fermî li ser dûsê cêhêlana Şengalê, çi kes û aliyek bê wê sedemê destnîşan nekiriye. Çêdbek kartêkirina dûsêya kontrolkirina Şengalê beriya 2 salan. Bê sedema qebareya wê karaseta li pey xwe anî, heyemeka dîr û dirêj vebkêştin û wehab asanî derbas nebît.